ئەگەرچی جیاوازی زۆر لە نێوان حیزبە عەلمانیەکان کە دەسەڵاتیان بۆ چەندەیەک بەدەستەوە بووە لەگەڵ حیزبە ئیسلامیەکان کە تا ئێستا دەسەڵاتیان نەگرتووەتە دەست بە ئاشکرا و بەچاو دەبینرێت و پێویست بە ئاماژەی پەنجە ناکات. لەگەڵ ئەوەشدا ئیسلامیەکان بە ئەرکی خۆیان زانیوە هاوسەنگی کۆمەڵگا و سنوورەکانی و پایەکانی مانەوەی لە ئەستۆ بگرن و چاویان لەسەر چینە ستەملێکرا و فەرامۆشکراوەکانی کۆمەڵگەش بێت. یەکێک لە زەقترین خاڵەکانی جیاوازی بنەڕەتی لە نێوان ئیسلامیەکان و حیزبەکانی دەسەڵات لە گۆڕەپانی سیاسی و کۆمەڵاتی کوردستاندا هەڵوێستیانە بەرامبەر بە چینی چەوساوە و کەم دەرامەت. ئیسلامیەکان وە کاردانەوەیەک لە بەرامبەر شکستی دەسەڵات و سیستەمی ئابووری داڕماویان میێژوویان پڕە لە دامەزاندنی ڕێکخراوی خێرخوازی جۆراجۆر کە ئەم ڕێکخراوانە وەک پەرداخێک ئاو لە بیابانێکدا هەوڵ دەدەن تینوێتی هەژاران و بەشێک لە ئازار و باری قورسی سەرشانیان کەم بکەنەوە. لە بەرامبەردا حیزبەکانی دەسەڵات نەک تەنها لە تاقیکردنەوەی دابینکردنی ژیانێکی شایستە بۆ گەلی کوردستان دەرنەچوون بەڵکو بە کردداریش مافەکانیان زەوت دەکەن و سەروەت و سامانی گشتیشیان بۆ خۆیان قۆڕق کردووە. چاوی تەمایان لە قوتی خێزانەکان و بڕینی گیرفان و دزینی کولێرەی سەرسفرەکانیانە، دزینی موچە و گەندەڵی بێشەرمانە و قۆڕەخکاری بەڵگەی حاشا هەڵنەگرن بۆ ئەم دەسەڵاتە ستەمکارە کە بووەتە هۆی دروستبوونی کەلێنێکی ترسناک لە خراپ بەکارهێنانی دەسەڵات. لەسەر ئاستی پەروەردە و ئاکاری کۆمەڵگاش لایەنە ئیسلامیەکان بە پێداگیریەکی زۆرەوە بایەخ بە پەروەردەی ئاینی و ئەخلاقی تاگەکانی کۆمەڵگە دەدەن. بانگێشکردنی قورئان خوێن و پسپۆڕانی پەروەردەیی بۆ پێگەیاندنی نەوەیەکی پابند بە بەها ئاینی و کۆمەڵایەتیەکان هەوڵێکە بۆ پاراستنی شوناس و کەلتوری ڕەسەنی کوردایەتی لە بەرامبەر داگیرکاری فەرهەنگی. هاوکات دەسەڵاتداران بە ملیۆنان دۆلار خرج دەکەن بۆ هێنانی گۆرانیبێژ و سەماکەر لە دەرەوەی وڵات تەنها بۆ ئەوەی گەنجان و لاوان سەرمەست بکەن و لە پرسە سیاسیە چارەنووسازەکان دووریان بخەنەوە و سەرقاڵی بابەتە لاوەکیەکانیان بکەن. ئەمەش پیلانێکە بۆ پوکانەوەی ڕۆڵی گەنجان و بێدەنگکردنیان لە پرسا گرنگەکاندا. لە کەرتی تەندروستیشدا هەمان جیاوازی قوڵ بەدی دەکرێت. ئیسلامیەکان نەخۆشخانەی خێرخوازی دروست دەکەن بۆ خزمەتکردنی هەژار و نەدار بە دابینکردنی چاودێری تەندروستی گونجاو کە وەک هەوڵێک بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە کوشندەیە دەبینرێت کە دەسەڵات لە کەرتی تەندروستیدا دروستی کردووە. بەڵام لە بەرامبەردا حیزبە عەلمانیەکان سەرقاڵی بازرگانیکردنن بە ژیانی هاوڵاتیانەوە بە براودان بە نەخۆشخانەی ئەهلی، ساختکردنەوەی دەرمانی ماوە بەسەرچوو بێکوالیتی، خواردنی بەسەرچوو خراپ. ئەم کارە قێزە و نەش مەترسێکی گەورە لەسەر تەندروستی کشتی دروست دەکات و نیشانەی کەمتەرخەمی و بێباکی بەرپرسانی دەسەڵاتە لە ئاست ژیانی هاوڵاتیاندا و تەنها لە پێناو بەرژەوەندی مادیدا ئەنجام دەدرێت. ئەمە بەراوردکارێکی ڕوون و ئاشکرایە. دۆسیەکی کراوەیە لە بەردەم هاوڵاتیاندا لەسەر سندوقی دەنگدان کە ئایا کی هەڵدەبژێرێت و کێ دەکاتە نوێنەری ڕاستەقینەی خۆی تاوەکو ئایندەی کۆمەڵگا و شێوازی بەڕێوەبردنێکی دروست فراهەم بکات.